لە شاری هەولێر کۆڕبەندی میدیایی بەڕێوەچوو تیایدا تیشک خرایە سەر لێککەوتە ئەرێنی و نەرێنیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لای تەمەنە جیاوازەکان بەتایبەت منداڵان بەرەو جیهانی وەهم و خەیاڵ دەبات و لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تەنانەت خوێندنیش دوایان دەخات. کاتێک کە ئایپادێک کە سۆشیال میدیایەک لە بەردەستێتی زۆرێک لەو شتانی کە دەیبینی کە تیایدا زۆرینەی لە دنیایەکی ئفتراضیە واتە بەرجەستە نییە ڕاستەوخۆ بەرکەوتەی نابێت لەگەری ئێمە سەبرە وای لێ دێ ئەو جیلەیە کە گەورە دەکات ئاشنایەتی نابێت لەگەر کەسانی دەوروبەری بۆیە دەبینین لە ڕووی علاقاتی کۆمەڵایەتیەوە ئەو جیلە سەبرە کێشەی دەبێت لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکانی زۆردا دەبڕێت ئەوە خاڵێکی تری بۆ دروست دەبێت دنیایەک هاوڕێی هەیە بەڵام هیچ ئەو هاوڕێیانە واقعینی لە ئەرزی واقعی بیان بینی بەڵکو لەکوێ دەیان بینی لە ڕووی سۆشیال میدیاوە توخوا فلان چالاگوان بینە باشێ دەدا فلان سیاسی بینە باشێ دە من زۆر کار لە مقابلەی سیاسی بە حکمی ئەکادمیایەکەم سیاسیم قسە دەکەم جارێ لە بەرنامەکان دەڵێن بڕەکتون بەتون یعنی خزمی خۆم گوێ بە خاڵی خۆمە دەڵێ ئەو بەرنامە خۆش نەبوو شەڕی تێدا نەبوو ئەو پێی وایە کاریگەریش بەرنامەکە لە شەڕە دەی تۆ شەڕ دروستکەیت ئاراستەکەت بە شەڕا بێ بۆیە سۆشیال میدیا بۆ قۆناغی ئەمڕۆ گەیشتەوە. مامۆستایەکی ئاینی کە هاوکات مامۆستای زانکۆشە ئاماژە بەوە دەکات ئیسلام ئامانجێتی لە ڕێگەی چەسپاندنی خوداناسیەوە هاوڵاتیان لە کاری نەشیا و بەکارهێنانی هەڵەی تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور بخاتەوە. القرآن تركيز ليك نقطة ذكاته ولا روانجي إسلام ومن أحسن قولا ممن دعا إلى الله إنساني كخويبة بروادار بزاني خويبة مسلمان بزاني خويبة وشار بزاني تندبي هميشة جوانترين قصة جوانترين قفتار جوانترين كار هالبجيرين حتى أجر برانبر كتب بأسلوبك نارك وناشاوج بيبي قصل برانبر بكات تندبي تهرب بشوازيكي جوانتر قصيل برانبر بكي لبر هندم بيم وايا أويك وأكاتني ما أكارت زوانا ولا بنين يكم براسي لاني إيماني خلق دبي قريب يا بدري خلق بخوم مراقبي خويبة هاتن چونکە لۆ دەڵێن لایانی ئیمانی چونکە ئەگەر لایانی ئیمانی نەبیتن لایەنەکانی دیکە کە لە بەرچاون بوون دەتوانێت کارەکە بکاتن ئەوەی ئیمان دەتوانێت دەوروبینی لە هەموو شتێک زیاتر. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی نادروست و بابێبوونی هیچ ئامانج و دیاریکردنی هیچ کاتێک بۆی لە کۆمەڵگەی کوردیدا هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی چەندین کێشە و تەنانەت دواکەوتن لا وەرگرتن و فێربوونی زانستیش. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.